نەوەی قوتابخانەیەکی شەشپۆلیە لە گوندی سرێشمە هەروەها بنکەشی تەندروستیە لە هەمان گوند. ئەمڕۆ ئێوە لێرە لە سنووری سۆران چەند قوتابخانە و بنکەی تەندروستی ئەکەنەوە؟ ئێمە وەکو سندوقی کۆمەڵایەتی بۆ پەرەپێدان لقی هەولێر سندوقی کۆمەڵایەتی بۆ پەرەپێدان پرۆژەیەکی خزمەتگوزاریە بە هەماهەنگی بە وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدراڵ و وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای هەولێر بە تەمویلی قەرضێکی بانکی دەولیە خزمەتگوزاری پێشکەش بۆ گوندان دەکات کە لە ڕۆی خزمەتگوزاریەوە هەژارن و ژمارەی دانیشتوانیان زیادە. ئەوەی ئەمڕۆکەوە هاتینە سەردانی دەکەن بۆ مەبەستە کردنەوەی قوتابخانەیەکی شەشپۆلیە لە گوندی سرێشمە هەروەها بنکەشی تەندروستیە لە هەمان گوند. قوتابخانەکە لە سەرڕۆبەری 1000 مەتر جێبەجێ دەکرێتن بە هەموو کەلوپەر و پێداویستەکانی ڕەحلە و سەبوڕە و ژووری بەڕێوەبەر و مامۆستایان لە مێز و کورسی و دۆڵاب کەوە هەمویان ئامادەکرایە لەلایەن سندوقی کۆمەڵایەتی ئەو پرۆژە پێشکەش دەکرێتن. هەر ئەمڕۆ سەردانی گوندی هاودیانیش دەکەین بۆ هەمان مەبەست کردنەوەی قوتابخانەیەکی شەشپۆلی بە هەمان شێوە بنکەشی تەندروستیش بە هەمان شێوە لە گوندی هاودیان. و هەروەها لە بۆ داهاتوش لە پلانماندا هەیە ینی لە قەیدی ئیجراعاتی تەندەرینگە ینی کە پرۆژەی لە گوندی دیالیزیانیش دروست دەکەین بە هەمان شێوە قوتابخانە و بنکەشی تەندروستیە و هەروەها قوتابخانەیەکیش لە گوندی هۆستا ناحیە بارزان ئەویش بە هەمان شێوە ئینشاءالله لە ماوەیەکی نزیکدا دەکەوێتە بواری جێبەجێکردن.